هەر سێ ئالیەن ئیسلامی یەکگرتو و کۆمەڵ و بزاڤا ئیسلامی هەنێک جاران بەحەژ پرۆژێن هەفبەش دەکەن بۆ کارکردنێ و دەبوریژی لە بەریە هەڵبژارنان ئەف مژارە گوتوبێژێن گەلێک لەسەر هاتێکردن لێ نەهاک و تو هەڵبژارنێک درۆژە vêdanîne ڕابەرێ بزاڤا ئیسلامی ئاماژێ بە پرۆژەیەکێ دکە بۆ لە هەڤنێزیکبوونا هەر سێ ئالیەن ئیسلامی و دەبێژە پرۆژەیە لە هەڤنێزیکبوونێ بە کریاری کاربۆتێکردن و هیوی دکەن سەرکەتی بە حاولەیەک هەیە لەلایەن ئیسلام خوازانی کوردستان و کۆمەلگای مەدەنی ئەو ڕێکخراوانەی کۆمەلگای مەدەنی کە ئیسلامیەکانیش ئینشاءالله لێک نزیک بوونەوەیەک ببێ لە بینیانە و تەفاهمێک ئینشاءالله هەبێ لە بینی هەر سێ لایەنە ئیسلامیەکان. بەڵێ عەمەلی دەست بەڵێ من خۆم سەردانی هەردوو حیزبی برام کردووە و ئینشاءالله ئەو هەنگاوانەی ژەبنە عەمەلی. یەکگرتووە ئیسلامی مەزنترین حیزبە ئیسلامیە هەرێما کوردستانی یەک و خودیە 10 کورسیên پارلەمانê Kurdistanê ئاماژەیەکێ dike pêngavên destpêkî bi projeya hevpeşik ya her sê hizbên îslamî hatiye avêtin û di demê bê de jî karên zêdetir bo dikin. کۆمەڵێک کۆبوونەوەمان کردووە لەگەڵ برایان لە کۆمەڵی ئیسلامی برادایان لە بزوتنەوەی ئیسلامی و هەنگاوی هەماهەنگیمان ناوە لە دیدی سیاسیەوە لێک نزیکی زۆرمان هەیە لە دیدی تێڕوانینمان بۆ سیستمی حکومڕانی هەر زۆر لێک نزیکین لە ڕووی فکریەوە کاری باشمان کردووە لە ڕووی ڕاگەاندنەوە کاری باشمان کردووە کەوارە توان بڵێم هەنگاوی گەورەمان بڕیوە هەرماوە گفتوگۆی زیاتر بکەین بۆ ئەتا لیستی ئەنجومەنی پارێزگاکانمان کرد بەیەک هەنگاو دەنین لیستی پەرلەمانیش لە ئایندەدا کاری بۆ بکەین لە ئەنجومەنی نوێنەران لە پەرلەمانی کوردستان کەواتە نزیکی لە بینی لایەنە ئیسلامیەکان زۆرە. کۆمەڵە ئیسلامیک و بە دووەمین هێزە ناڤاوێ هەفکێشەیە سیاسی تێهەژمارکردن و خودیە 6 کورسیên پەرلەمانی کوردستانەیە دەبێژە هەر پێنگاوێک بۆ لە نێزیکبوونا حیزبên ئیسلامی بێ ئاوێتن ئەvە پێشوازیە لێ دکەن لێ نابە ji karvedana rêketina goran û yeketî be. تەبایی و یەکڕێزی و تەبابوونی لایەنە ئیسلامیەکانی کوردستان پێشەوەی کە زەڕورەتێکی سیاسی بێ واجبێکی ئیلاهیە بەڵام ئەم هەنگاوە نابێت لەسەر کاردانەوە بێ لەبەرەوەی فڵانە لایەن و فیسارە لایەن ئەنجام هەنگاوێکی وایان ناوە با ئیسلامیەکانیش کارێکی وا بکەن پێویستە کارێکی لەو بابەتە زەمینە سازی پێشتری بۆ بکرێ هەنگاوی پێشتری بۆ نرابێ ئەو جا بگەیتە ئەوەی کە بڕیارێکی لەو جۆرە بدەین. یەکگرتووە ئیسلامی و کۆمەڵە ئیسلامی ئەزمونێن هەفبەش یên کارکردنê pêkvehene û dema zêdetir ji salekê bi yek lîst di nava civata parêzgehên herêmê kar dikin lê ewa ku taze dibe nava wê hevkêşeyê bizava îslamiye.